لەژێر ناونیشانی ئەرچی گەنجان چییە؟ لە شارەکەی هەرێم ئەسوەد و بە ئامادەبوونی مامۆستا عەلی باپیری سەرۆکی کۆمەڵی دادگەری و ژمارەیەک لە ئەندامانی ئەنجومەنی باڵای کۆمەڵ و خانەوادەی هەرێم و دەیان بەشدار بوو. کۆرسێکی پەروەردەیی بۆ گەنجان بەڕێوە چوو. بە مەبەستی پێگەیاندنی گەنجێکی پڕبەرهەم و پەروەردەیەکی ئیسلامی، ناوەندی کۆی ڕێکخراوی قوتابیانی کوردستان کۆرسێکی پەروەردەیی بۆ گەنجان بەڕێوە برد. بە وتەی سەرپەرشتیارانی کۆرسەکە، ئامانج لەم هەنگاوە باشترکردنی پەروەردەی تاک بە تایبەت گەنجانە تا هاوشێوەی هەرێم ئەسوەد سەربەرزانە دینداری بکەن و ژیانیان بەڕێ بکەن. دیارە کاکەرێم یەکێک بووە لە ئەندام و کادیرە دیارەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان و لە لقی تەقتەقی ناوەندی کۆیە بووە. بۆ ئێمە بە پێویستمان زانی کە خزمەتی سەرجەم ناوەندەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە سەرجەم پارێزگا و شارەکانی قەزاکانی هەرێمی کوردستان بکەین و کۆیان بکەینەوە لێرە لەم کۆرسە پەروەردەیەوە کە ئەمڕۆ لە کاژمێرنەوە بڕیارماندا دەست پێ بکەین و تاوەکو ئێوارە بخایەنێت. ئامانجەکە تێدا ئەوەیە کە ئێمە بتوانین تاچی چاک و تاچی سوودبەخش پێ بگەێنین پەروەردەکراو. لەبەرەوەی کۆمەڵی دادگەری کوردستان کە ڕێکخراوی قوتابیانی کوردستان لەخۆ دەگرێت، خاوەنی سەدان هەرێمە. ڕێکخراوی قوتابیانی کوردستان دەیان گەنجی هاوشێوەی هەرێم ئەسوەدی پەروەردە کردووە و ڕۆژانە لە ڕێگەی خزمەتەکانیانەوە بە کۆمەڵگا کوردستانیان ئاوەدان کردوتەوە. بەشداربووانی کۆرسی پەروەردەی هەرێم ئەسوەدیش باز لەوە دەکەن خۆپێگەیاندن و شارەزابوون لە زانستەکانی قورئان و فەرموودە پێویستە و دەبێت لە ڕێگە جیاوازەکانەوە خۆمان پێبگەێنین. ڕێکخراوی قوتابیانی کوردستان ڕێکخراوێکە بۆ خزمەتکردنی قوتابیان، ڕێکخراوێکە بۆ خزمەتکردنی هەر کەسێکەوە لە ڕێی ڕێکخراوەکەمانە بتوانین خزمەتێکی پێ بگەین بە هەر بوارێک بوارەکانی کار و سالاچیەکانمان بێ. لەسەر ڕێکخراوی قوتابیانی کوردستان لازمە و پێویستە گرنگیدان بەکردنەوەی کۆرس بۆ هەر کەسێکەوە توانیوەتی خزمەتێک، توانیوەتی خەرمانی پڕبەرەکەتی ئەم کاروانە زیاتر بکە. ڕێکخراوی قوتابیانی کوردستان بۆ ئەوی کەوا برەو بە کار و سالاچیەکانی، برەو بە ئەندامانی، برەو بە گەنجان و لاوان بدا، پێویستە کەوا کۆرسانێک بەم شێوازە کەوا وەگەوەی کە بۆ کاک هەرێم ئەسوەد هەزار ڕەحمەتی لێ بێکرایەوە کۆرسی زیاتر و هەروەها چالاکی هاوشێوەی زیاتر بۆ ئەو کەسانە بکاکەوە هێشتا لە نێو گەرمە و کار و چالاکیدان دەستخۆشێکی زۆرمان بۆیان هەیە، چونکە بەڕاستی ئەم کۆرسە بە خۆداچوونەوەیە کە بۆ سەرجەم هەر لە سکرتارێت و هەتاوەکو بچووکترین ئەندامی ئەم ڕێکخراوە کە بەڕاستی هەڵوێستەیەک بکەین، وەکو چۆن بڵێ خاڵک دابنین بۆستین و ڕاجعەیەکی خۆمان بکەینەوە. بەڕاستی بزانین مەشغوڵی چین خۆمان بەچی و خەری کردووە باشتر و زیاتر بەهۆی ئەم کۆرسانەوە ئێمە هەوڵ بین ئەو خزمەتەی کە ئامانجمانە زیاتر هەوڵی بۆ بدەین لە مەجای گەنجانمانە کە بەڕاستی هەوڵ بین کارێک نەکەین کە ئەوان بەشتی لاوەکیە و خۆیان بەشوڵکەن لەم سەردەمەی ئێستامانە. هەرێم ئەسوەد ئەو ئەندامەی کۆمەڵی دادگەری کە لە کۆتایی مانگی تەمووز و لە کاتی ئامادەکاری بۆ پرۆژەی بەهای فەرموودە تووشی ڕووداوی هاتووسۆ دەبێت و بریندار دەبێت. دوای یەک هەفتە لەو ڕووداوە و بەهۆی سەختی برینەکەیەوە گیان لەدەست دەدات. شێوازی ژیان و مردنەکەشی کاردانەوەی بەرفراوانی لە تەواوی هەرێمی کوردستان بە تایبەت لە میدیا و سۆشیال میدیا بە دوای خۆیدا هێنا. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای کۆیە.